ئێمە ئەمڕۆ زۆر ماندوو کراوین، کام چەک زۆر خراپە لەسەر ئەم ئومەتە تاقی ئەکرێتەوە، کام نەخۆشی زۆر پیسە لەسەر ئێمە تاقی ئەکرێتەوە. هەموو گەلان ئەبێت لە بیری ئەما بن چۆن ڕۆژێک لە ڕۆژان هەڵ ئەستنەوە، هەتا سەر ئەم قیاداتە فاسیدانە نامێنن. ئومەت هەتا کۆتایی ژیان ئاوا ژێردەستە نابێ، بەخوا دەسە پاکەکانی بەدەستنوێژ ئەکەونەوە سەر دەسەڵات. پێویستیان بەم کەسە عاقڵ و وریا و ئیشکەرانەیە کە ئومەتی ئیسلامی جارێکی تر زیندووکەنەوە. هەر شوێنێک عەبدولقادر خان سەفەرێکی بۆ کردبێ، ئیلا هەموو جیهان کەوتوونەتە تەفتیشی ئەو شوێنە نەبادە چەکی نەویتیا دروست کرا. عێراق، ئێران، کۆریا، لیبیا، تورکیا، هەموو ئەو دەوڵەتانەی ڕۆژە ڕۆژان قاچی تێخستو، ئەفغانستان، هەموو جیهان مەشغوڵە بەوەی نەبادە چەکی نەوی لەو شوێنە دروست کرا. ڕاستە ئەم کەسە ئێستا لەژێر ئیقامەی جەبریایە و لە کۆتاییەکانی ژیانیان نایەڵەن هەناسەیەکیش بدا و هەندێک قسەشەیە لەسەر ئەوەی کە کوژرابێ وەفاتی کردبێ، بەڵام توانیویەتی گۆڕانکاریەکی گەورە لە جیهانە دروست کرد. و ئومەتی ئیسلامیش هەموو ڕۆژێ ئەم سەرکردە فاسیدانەی نابێ، بەش نییە هەر ڕۆژەی دەوڵەتێک سەرکردەیەکی بێکەڵک بێت و فیرعون ئاسایەک بێ زاڵ بێ بەسەریە، ئومەت ڕۆژێک لە ڕۆژان لەسەر دەستی گەنجەکانی هەڵ ئەسێتەوە. ئەبێ هەموو گەنجەکانی ئێمە لە بیرا بن، لە هەوڵا بن. ناکرێت نەوتەکەی من ئیلا ئەبێ ئەوروپی دەریبێنێت، ئەبێ زانای خۆم هەبێت کاری لەسەرکەم. نابێ کۆمپیوتەرەکەم یا هیندی بێ یا ئەوروپی بێ، ئەبێ کاری لەسەر کرابێ. ئەکرێت دەوڵەتانی موسڵمان کاری زۆر گەورە بکەن. بەخوا عەزیزانم، کۆتا قسم لە خزمەتتانە، بەم شپرزەیی خۆمان ئومەتی ئیسلامی ئەگەر ئێستا چەند وڵاتێکی زۆر کەمی ئومەتی ئیسلامی یەک بگرن، ئەبنە یەکەمین هێز لە جیهانە. ئەگەر ئێستا بەس ئێستا فقط پاکستان، تورکیا، قەتەر، سعودیە، ئیمارات، عێراق، ئەگەر میسرش بێتە پەنایان، ئەم حەوت دەوڵەتە ئەگەر یەک بگرن، نەک هەموو دۆلی ئیسلامی، ئەبنە یەکەمین هێز، یەکەمین ئیقتصاد، یەکەمین عەقڵی مودەبیری جیهان. هەموو ئیبداعەکان کە ئەکرێن لە عالەمە پار ساڵ سەیری ئیبداعەکان ئەکەی لە هەموو جیهانە، سەرەکی جیهانی ئیسلامی ئەگەر هەمویان پێکەوە حساب بکەی دەوڵەتە ئیسلامیەکان یەکەمینە لە جیهانە لە ڕووی ئیبداع و عەقڵی نوێ. بەڵام داگیرکردن ئەبەم شێوازەی لێکردوین کە لێکرد.